لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە وەزیری تەندروستی قسەم کرد وتم ئێمە وەکو وەزارەتی دارایی و ئابووری بە سیستەمی نوێی پاشەکەوتەی کە ئێستا هەیە و بەو سیستەمە نوێی کە بدامان ناوە بۆ موچە ئێمە ئامادەیمان تایە لەم هەفتەیەدا قائیمەی تازە حازرکەین بەڵام ئەکەوێتەوە سەر ئەوەی کە ئێوە چونکە ئێمە ڕێژەکانمان حازرکەین ئەکەوێتەوە سەر ئێوەی ئێوە قائیمەکانتان بنێرین داوام لە هەردوو بەڕێزان و لەسەر جەم وەزارەتەکانی کەژەوەیە کە قائیمەکانی خۆیان بە زووترین کات لەگەڵ گەنجینەکانی وەزارەتی دارایی و ئابووری حازرکەن ئێمە بەپێی ئەو داهاتانی کە لە بەردەستدایە بەردەوام موچەی داهاتوو دابەشەکەین ئێمە ئەو پارانی کە ئێستا لامانە بەشێکی داهاتی وەزارەتی سامانە سروشتیەکانە کە ئامادەیان کردووە و ڕادستی وەزارەتی داراییان کردووە ناگاتە ئەو بڕێی کە ڕێکەوتوین لەسەری کە 378 ملیارە بەڵام بەشێکی باشی لەو پارەی حازر کردووە ئەوەی کەشی ئەمێنێتەوانێ سەر ئەو 370 ملیاری بەغدا وەزبەی دووەمان بۆ بنێرێ و هەروەها لەگەڵ 25 ملیاری ئەمریکیەکانیش کە بە وەزارەتی پێشمەرگەیە ئەو پارەی دامان ناو بە وەزارەتی ناوخۆ هەر ئەمڕۆ لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ وەزیری پێشمەرگە بە وەکالەت قسەم کرد کە ئەوانیش خۆیان حازرکەن بۆ ئەوەی لەسەر خواستی خۆیان و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی دارایی و ئابووری ئەو بڕەپارەی کە بۆ 10 ملیار دینار بۆ وەزارەتی ناوخۆدان راوە 12 ملیاریش بۆ وەزارەتی پێشمەرگە و دەستگای ئاسایشدانراوە بە هەماهەنگی خۆیان چۆن ئەو پارەیان بۆ دابشکێنەوە داوام لێکردوون کە ئەو دەستگایانەی یاخود ئەو مؤسساتانەی لەناو وەزارەتی ناوخۆ لەناو وەزارەتی پێشمەرگە و لەناو ئاسایش بڕێکی زۆر پاریان لێ بڕاو بۆ ئەوانەی دابشکردنەوە بە تایبەتی لە وەزارەتی ناوخۆ ئەوانی کە فەرمانبەری مەدەنین و هەروە ئەوانی سەر بە یەکەی پاسەوانین کە بڕێکی زۆریان لێ بڕاوە لە وەزارەتی پێشمەرگەش بە هەمان شێوە لە ئاسایشیش خۆیان لەسەر خواستی خۆیان و خۆیان لە کێشەکانی خۆیان شارەزاترن بۆیە خۆیانمان ڕاستباردووە